ئێمە زانین کە کوردستان پێشێکی کوردستان یەک پارچە بووە 4-5 پارچە نەبووە یەک پارچە بووە و گەڵی کوردیش هەر یەک گەل بووە 5-6 گەل نەبووە هەر یەک گەل بووە بۆیە لە هەر شوێنێکی کوردستان هەر کارە ساتی بواە چ بە شەڕ بێەوە چ بە کارە ساتی طبیعی بێوەکو لافا و بمەلەزەوشە هەموو پارچە 5 پارچەکەی کوردستان بەیەکەوە یارمەتی ئەو پارچەی یاوە بچ بە خوێنی خۆی بە ڕۆحی خۆی بە ماڵ و سامانی خۆی بە مناڵی خۆی بە کەسبکاری خۆی یارمەتیدا بۆیە ئەم بەرخۆدانە ئەم یارمەتیە ئەم یەکگرتووی گەلی کورد ئەمە شتێکە خۆڕسکە بۆمان ماوەتەوە بۆیە ئەوەی کە بەسەر کوبانی هات ئەوەی کە بەسەر ڕۆژئاوا هات و ئەوەی کە بەسەر ڕۆژهەڵات و باکووریش هاتووە و بەسەر باشووریش دێت و ئیتریش دێت ئەمە هەمووی وا لە ئێمە ئەکا کە زیاتر بەتینتر بین بەگڕتر بین بۆ بەرخۆدان بۆ بەخۆ بەختکردن بۆ خەباتکردن ئەمە کەلتورێکە لە خوێنەکەمانەیە نەک بۆمان مەحەل لە خوێنەکەشمانایە بۆیە ئێمە ئامادەین بە ماڵ بە سامان بە ڕۆح خۆمان شەهیدکەین خۆمان فیداکەین لە پێناوی خاکی کورد و کوردستان لەبەرەوەی کە عەفرین کوبانی ئەمانە لەسەر نەخشەی کوردستانن ئەمانە هەموو خاکی کوردستانن ئەمە منەتی نییە ئەمە واجبێکی ئەخلاقی و دینی و مرۆڤ دۆستیە کە ئێمە کوردپەروەریە کە ئێمە خۆمان بەختکەین بۆ ڕۆژئاوا بۆیە من لێرەوەڵم ئەوەی لە ڕۆژئاوا ڕوویە بەڕاستی خۆشەویستی خۆیان بۆ خاکەکەیان توانیان کە بەرەنگاری گەورەترین دەوڵەت لە شەرقی ئەوسەد ببنەوە ئەویش کە سێم حوتەم دەوڵەتە لە ناتۆ و چەندەم دەوڵەتە لە عالم کە چەکێک و سیلاحێکی زۆر گەورە و پێشکەوتو هەیە بەڵام گەلی خۆمان لە کوبانی خەڵکانی کوبانی بە چەکێکی زۆر بەسیط بە دەماچە و بە کلاشنکۆف بەرەنگاری ئەو ئەژی هایبوونەوە بۆیە من دەستخۆشیان یەکەم لێرەوە سپاسیانەکەم هەر بژین هەر بمێنن با ئێمە پەڕێکی تازە هەڵێنەوە با ئێمە زیاتر یەکگرتو بین با ئێمە هیچ لە ڕێگای کوردایەتی و خەباتکردن لا نەدەین با ئێمە بە قسەی دوژمنانمان نەکەین با ئێمە دوژمن نەتوانێت بەکارمان بێنێت بەڕاستی ئێمەی کورد پێویستە لە هەر شوێنێکا بین نەک لە هەر 4 پارچەکەی کوردستان لە هەر شوێنێکا بین پێویستە کوردایەتی خۆمان بستێپێنین بە تایبەتی ئێمەی ژنان کە ئێمەی ژنان ئاشتی خوازین کە چەندەها ساڵە ئێمە ئەناڵێنین بەدەست داعیشەوە تیرۆریستەوە کە چەندین ساڵە داگیرمانەکان ئەم 4 پارچەی خاکی کوردستانیان بەش کردووە وەکو ڕۆژئاوا وەکو ڕۆژهەڵات وەکو باشوور وەکو باکووری کوردستان بۆیە پێویستە ئێمەشنان هەمیشە پاڵپشتی یەک بین کە ئەوەتی هەین بۆ نمونە کۆبانی کردیانە قوربانی من لێرەوە داوا لە هەموو کوردان ئەەکەم بە ڕەگە زێنێ ڕوومێوە نەوەکم هەر بڵێن ژنان پێویستە ئێمە هاوکار بین بۆ سەربەخۆیی گەلی کوردستان بۆ یەکبوونی هەر 4 پارچەی کوردستان ئەوە بوو کە ئێمە بینیمان لێرەوانێ ژنانی ڕۆژ ئاوای کوردستان لە ڕزگارکردنی کۆبانی ئەو کۆبانی کە خەڵتانی خوێنکرا و ئاوارەکران زۆر بەداخەوە بۆ دەستی داعش بۆ